سلااوان لەبێت و بەرخۆدانتان باش خەڵکی خۆڕاگری شارەکانی کوردستان وێران لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەرواری سێشەممە 27 مانگی سەرماوەز. لە بەرنامەی ئەمڕۆماندا میوانداری بەڕێزان هاوڕێ فەرشید غەفار نەژاد ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و هاوڕێ ئازاد مەلێ هەڵسوراوی سیاسی لە دەرەوەی وڵاتە بین. هیواداری نەوەشتا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێیان سڵاوتان لێبێت، زۆر سپاس کە بەشدار لەم بەرنامەیە. منیش ڕێز سڵاوم هەیە بۆ ئێوە و هەموو بینەرانی تێوێ کۆمەڵا و هەروە ڕێز و سڵاوم هەیە بۆ میوانی بەرنامەکەتان کاک ئازاد. زۆر سپاس. کاک ئازاد. منیش لەلایەن خۆمەوە ڕێز و سڵاوم بۆ ئێوەی بەڕێز و بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵا. ئیجازەشم پێبەن لە سەرەتاوە سەری ڕێز و حورمەتی خۆم دانەوێنم بۆ قارەمانەتی و گەورەی و لە خۆبردووی خەڵکی شۆڕشگێڕی کوردستان و ئێران. سەری ڕێز و تعزیمم دانەوێنم بۆ گیانبەختکردوانی ئەم شۆڕشە بۆ برینداران و بۆ ئەو بنەماڵانەی کە بەو هۆکارانەوە بریندار بوون و زەرریان بەرکەوتووە. سپاس بۆ ئێوە و بۆ کاک فەرشیدیش. زۆر سپاس. هاوڕێ ئازاد، پرسیارەکان لە ئێوەوە دەست پێ بکەن. شۆڕشی ژینا 4 مانگە لە ئارادایە، خامنەی دەڵێ دانی پێدادەنێواتە ئەو سەرکوت و توندوتیژە کارساز نەبووە، واتە بەو هەموو سەرکوت و توندوتیژە نەیانتوانیوە بەم شۆڕشە بگرێت. خامنەی دەیوت لە ڕێگای مەسەبیە و تەربیجاتی مەسەبی دۆخەکە هێوەرسەر و کۆنترۆڵ بکاتەوە. چی لەم حرەکەتەی خامنەی شینە بێتەوە؟ واتە چی ئەتوانین لەم حرەکەتە بخوێنینەوە؟ هاوڕێ ئازاد، پێم وا بێ کێشەیان بۆ کێشە بۆ داتات هاوڕێ ئازاد دەنگی من ئەبیستی؟ هاوڕێ ئازاد، کاک فەرشیدەوە دەنگی من ئەبیستن؟ بەڵێ دەنگتان هەیە. کاک ئازاد، پێم وا بێ کێشە بۆ کاک ئازاد پێشاتووە. کاک ئازاد دوای کێشەکەیان بەفەم بێنەوە سەر. کاک فەرشید با بێمە لا ئێوە بۆ پرسیارەکان. ڕۆژنامەی کەیهانی و بەرپرسانی ڕژیم دەڵێن لەگەڵ ناڕازیان و خۆپیشاندەران بە نەرمی جوڵاونەتەوە، بەڵام ئەوە شتێکی شاراوە دنیایش و هەموو کەس دەزانێت کە لە توولی ئەم 4 مانگەدا زیاتر لە 500 کەسیان کوشتووە، ئاعدام کردووە، 4 نەفەر بەدەیان و هەزاران کەسیان دەست بەسەر کردووە. چی لەم حرەکەتەواتە بۆ ئەو درۆ گۆرەیە دەدەن دەرحاڵێکە بۆ هەموو جیهان ئاشکرایە ئەو ڕەفتارانە و واتە ڕسانەی کراوەتەوە، شتێکی مەخفی و شاراوە نییە. هەروە کە باستا ئیشارەتان پێکرد، جمهوری ئیسلامی لە ئەوەل ڕۆژە حکوومەتیەوە تایسە خەڵکی کوشتووە و هەمیشەش دایم خۆی بە وڵاتێکی یەکجار زۆر باش و بە ڕەحم و ئیجازە ئاین بە خۆپیشاندە هەموو ئەمانە وەکو تەبلیغات ئێکات. بەڵام لەم ماوە کە لە کەیهان ئەم بەحسێ کردووە، بەنظر من چەند تەعقیب بکات کە ئەبێ سەرنجمان بین بۆ ئەو شەنجدا. یەکەمی ئەوەیە کە جمهوری ئیسلامی لە وڵاتانی دنیا ئەمڕۆ لە هەموو ڕۆژێکی تر لە ژیانیا زیاتر منزەوی کراوەتەوە، چە لەلایەن حکوومەتەکەەوە و چە لەلایانی ئەفکاری عمومی وڵاتانی دنیا خەڵک و ڕۆژ نییە لە شارەکانی دەرەوەی ئێران لە هەموو وڵاتانی دنیا خۆپیشاندان لەلایەن جەماوەری خەڵکەوە نەکرێت بۆ پشتیبانی لە خەڵکی ئێران. و هەروەها ئێمە ئەزانین ئیمڕۆ لە وڵاتانی دنیا بە حکمی ئەو زەختەوە کە لە ناو وڵاتانە بۆ حکوومەت و دەوڵەتەکانی دنیایش هاتووە، ئەوانیش لە هەموو پارلەمان و پارلەمانتاریست و حکوومەتەکان و هەموو ئەمانە زەختیان بۆ جمهوری ئیسلامیەوە هێناوە لە باری سیاسیەوە لە جمهوری ئیسلامی بۆ ئەوەی کە گەرەکی بێ ئەمە بکا بە ڕەسانەی بە تۆری ڕەسمی کە ئێمە زۆر باش زۆر توانیمانە زۆر ئەتوانین خەڵکی زیاتر بکوژین فلان بێتوانە، بەڵام ئێمە ئەوە ناکەین، وڵاتی خەڵکەکە ناکوژین و لەباری تەبلیغاتیەوە بۆ خۆی کە خۆ ئەزانن کە لە دنیای ئیمڕۆ لە جمهوری ئەوەندە باری ڕەسانەیی بربڵاوە کە هیچ شتێک ناشارێتەوە. هەموو دنیا زانێت جمهوری ئیسلامی چه جنایەت و قەتڵعامی کردە. ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە من پێم وایە هەر ئەو قسانەی خامنەیی کە ئەو ڕۆژە باسیە کرد کە لە یەک جمڵەیە ئەڵێت
ئێمە چی ئەڵین بە قسەمان ناکەن منزوری کێ بە قسەمان ناکەن خەتابی بە نیروهای سەرکوتگەری خۆیانە لە نەتیجە بۆ ئەوەی کە بتوانێت ڕۆحیەیان پێبات بۆ ئەوەی کە بتوانێت بەر بگری بەو ریزشەی کە احتماڵەن ئەکرێت وە تا ئیسەیش کراوە و زۆرتریش ئەبێت کە ئەو ڕۆحیانە پێبات کە ئێمە توانین سەرکوتیکەین نیگەرانم مەبن ئەگەر ئێوە گوێ بگرن بۆ ئێمە ئەوەکەین نەوعی ڕۆحیەتدانە بە ئەوە کە ئێمە ئەتوانین ئێوە نیگەرانی ئەو شتە نەبن ئەم بەشی چیا خەتابە بە نیروهای سەرکوتگەری خۆی جمهوری ئیسلامی و لە لایەک تریشەوە جمهوری ئیسلامی ئەیەوێ بە خەڵک بڵێت ئێمە ئەتوانین سەرکوتتانکەین بەڵام نایکەین خەڵک بترسێنێت خەڵک بواتە و ماڵەوە بەر بگرێت بەوەی کە ئەو شۆڕشە گەشە پیا بکات بەڵام تا ئیستا جمهوری ئیسلامی چە لە سەلامی فەرماندەی سوپای پاسداران کە تێت هەڕەشە ئەکات و چەندین جار هەڕەشەی کردگە بلا فاصلە دوای هەڕەشەکانی ئێمە شاید بووگین مەوجێکی عەزیم لە اعتراضات لە هەموو شارەکانە دەستی پێکردگا و هەموو سەرانی سەرکوتگەری جمهوری ئیسلامی ئەیانەوێت نوعی ترس و وحشت بخەنە دڵی خەڵک بەڵام ئێمە زۆر بەڕاشکاوانە بۆمان دەرکەوتووە و دیارە نە تەنها نەیتوانیوە ئەو ترسە بخاتە دڵی خەڵک بەڵکە خەڵک ئیتر لەو وەزع بووەتەوە کە هیچ جۆرێک ترسی بەرامبەر بە جمهوریت نەماوە بۆچی بۆ جمهوری ئیسلامی چی لە تەوانیا بووگە لە فاصلەی ئەم 4 مانگە کردوویە ئەوەی کە بە ئاشکرا خەڵکی عەدام کردگە ئەوە بەشێکیە بەڵام ئێمە شایەدین دەها کەس لە ژێر ئەشکەنجە بە ئەنواعی شکڵ لە زیندانەکانە کوژراون و جەنازەکانیان لەولا نیاوە بێ ئەوەی کە باسڵاح گەرەکیان بێ ئاشکرای بکەن و بە خانەوادەکانیان زۆریان هاوڵگە ئێوە بۆتان نیە مەراسم بگرن فڵان و فیسار بەڵام خەڵک جوڵاوانە نەداوەتەوە ئەو تەبلیغات ئەکات لە واقعە لە چەند جەمبەوە ئەیەوێ هەم بۆ نیرۆکانی خۆی ڕۆحیە دروستکات هەم لە لایکەوە بۆ خەڵک بترسێنێت کە ئەزانین خەڵک تازە ترسی نییە و نیشانیاندا لەو 4 مانگە و هەم گەرەکیە بەو نوعە ئەفکاری عمومی دنیا متوجه بکات کە ئێمە توانین بەڵام نایکەین کە ئەمەیش خۆتان نەزانن کە نەتەنها نەیتوانیگە هیچ تەسیرێک دانێت بەڵکە زۆرتر و زیاتر لەوە خەڵکی دژ بەخۆی خەڵکی وڵاتانی دنیا حکوومەتەکان و پارلمانەکان ئەنواعی ئۆرگانیزاخونەهایی کە لە مافی مرۆڤ مافی منداڵ مافی ژنان هەموو ئەمانە شاید بووگین کە جمهوری ئیسلامیان محکوم کردگە بەو دلیلا و تەبلیغاتانە جمهوری ئیسلامی کە قازانجی لێوەربێت کە ئەزانین ناتوانێت. بەڵێ زۆر سپاس بزانین هاوڕێ ئازاد دەنگمە بیستن ئێستا بەڵێ من دەنگیەوەم هەیە بەڵێ زۆر سپاسانەکەم و بەشداریتان ئەگەر پرسیارەکەتان لەبیر ماوەی هاوڕێ ئازاد گوتمان کە شۆڕشی ژینا 4 مانگە لە ئارادایە خام نەئیدانی بەوە داناوەکە ئەو سەرکوت و وەحشیگەریەوە ئەنجام دراوە کارساز نەبوواتە نەیتوانیوە بۆ هەموو سەرکوتگەریە بەر بەم شۆڕشە بگرێت چی لە وەگەرەکیە بەڕەوشهای مەسهەبی و تەبلیغ و تەروێجی مەسهەبی واتە دۆخەکە هێوەرتر و کنترۆڵ بکات چی لەم حرەکەتی خامنەی شین دەبێتەوە و یا دەخوێنرێتەوە؟ بەڵێ زۆر سپاس دەستان خۆش بێ لە حقیقەتە ئەتوانیم بگەڕینەوە بۆ یەک سری ئەسنادی سڕی سپا بۆ خۆی کە دەرکەوت و حەق کراوە ئەتوانین بەباشی وەستی شڵەژا و شپرزی جمهوری ئیسلامی بەباشی بخوێنینەوە کە لە توولی ئەم مودەتا بە تەواوەتی بۆیان دەرکەوتووە چە بۆ ئەفکاری خۆیان و چ بوو دنیاش دەرکەوتووە کە شۆڕشێ بە بەرینایی هەموو ئێران کە لە تاریخی 44 ساڵ 43 ساڵی گوزەشتی جمهوری ئیسلامی هەڕووی نەداوە هاتووەتە پێشەوە لە حقیقەتیشە ئەوەی کە بە بچووکی نیشانیەدەن لە قسە و باسەکانی خامنەی یا بە بچووکی و بە دەستکەمی ئەگرێ لە زاهری ماجراکانە کە بۆ خۆیان دێن لە پشتی تریبونەکانی خۆیان و باسەکەن بەڵام ئەسنادە ڕسمیەکانیان دقیقاً بە پێچانەوە ئێوە باسەکات جمهوری ئیسلامی بە هیچ شێوەی نەیتوانیوە ئەو فەزا کۆنتڕۆڵکە کوشت و کوشتاری بە تەواوەتی ئەوەی کە پێیت کرابێت و لە دەستی هاتبێ کردوویەتی بەڵام ئەوەی کە ئەگەر بین مقایسەی
ئابانی 98 لەگەڵ ئەم شۆڕشەی ژینا بکەین لە عەرضی چەند ڕۆژە لە ئابانی 98 تا توانیان چەند هەزار کەس بە ئامارهای جۆر بە جۆر سەروی چەند هەزار کەسەکە جمهوری ئیسلامی خەڵکی کوشتووە لە ئابانی 98 لە عەرزی 2-3 ڕۆژە بەڵام لە عەرزی درێژایی 4 مانگی شۆڕشی ژینان نەیتوانیوە ئەم حەدە لە سەرکوبگەری و وەحشیگەری نیشان بە بەشێکی زۆری هەڵگەڕێتەوە سەر هەر هەمان شت کە دەستگای سەرکوتی جمهوری ئیسلامی لە حەقیقەتەن ناتەوانە و تەزەلزل و شک و ڕاڕایی بەسەر یازاڵە ئەمە لە ئەدەبیاتی ڕۆژانەی خامنەیە دیارە نیروی سەرکوبی جمهوری ئیسلامی نیرویکی متەزەلزل سەر لێ شێوا و پڕ لە تەردیدە جا ئەگەر چاولەیەکەی لە ئەدەبیاتی خامنەیە دێ دەست بە دامەنی مزگەوت و تەکیە و ئەوانە ئەبێ بۆ ئەوەی کە قسێکی خێری بۆ بکەن لە ڕگەهای ترەوە نیروی مردمی بۆ دروستکەن لە نەوعی هەشتی شعبی عێراق کە هەمان سوپای پاسدارانی جارانە ئەوانەی بۆ دروستکەن لە ڕگای خەڵکی ترەوە بێن بەر بە شۆڕش و ئەم ئینقلابە گەورەی کە وێنەی نیە لە ڕاستیە جا بۆیە بە بڕوای من جمهوری ئیسلامی بە تەواو مەعنا داماو بووە زەلیلە لە بەرانبەر شۆڕشی جەماوەری خەڵکە بۆ بۆنەوە من پێم وایە ناتوانێت لەوە زیاتر ڕۆژێک ڕۆژە زەعیفترە بێ ڕۆژێک ڕۆژە هێزی سەرکوتی زەعیفترە بێ و تەزەلزل زۆرتر پەیاکاوە لە داهاتووە ئەشی بینێن بە ئیتمینان ڕۆژێکە ڕۆژە قدرەتی پۆلی و ماڵی جمهوری ئیسلامی ڕووبەکزی ئەچێوە ئەو هێزەی کە بە دەوریەوەی بەشکی زۆری بەخۆی پۆل و ئیمکانات و مەسایلی مادیەوە یەکە زیاتری لێ هەڵەوەرە جمهوری ئیسلامی هێزی عەقیدەتی زۆر لەگەڵ نەماوە ئەوەی کە هەیە هێزی پۆل و ئیمکانات و مەنافعی مادیە هاوڕێ فەرشید ئەگەر سەرکەوتنی ئەم شۆڕشە لە ڕووخانی کۆماری ئیسلامی مانا دەکرێتەوە ئەبێ چی بکرێت بۆ دەستەبەربوونی ئەم ئامانجە من پێم وایە شۆڕشی ئەم شۆڕشی ئەخیرە ئەم ئاخێزە جەماوریە ئەخیرە هەروە کە ئەزانین زۆر لە سەتحێکی سەراسەریە و لە شەقامەکانە خۆی نیشان داوە بەرامبەر بە جمهوری ئیسلامی زۆر ئاشکرا شەکاوە و زۆر باشی چۆتە پێشەوە بەڵام تەبعاً من ئەتوانم بە کورتی یەک شتی واز بڵم ئەم شۆڕشە نقطەیە کە ئەم نقطانە بێ وەسڵ بێ بە خەتێک ئەم معناکەی بەو معنا وایەکە شۆڕشەکە هەموو چین و توێژ هەموو بەشەکانی کۆمەلگا بتوانن لەم شۆڕشە پێکەوە و لە یەک کات بتوانن بێن مەسەڵەن نمونەتە نەڵم شۆڕشی خیابان و شەقام ئەمە بەشێکە لە شۆڕشێکە کە هەیە زیندووە بەڵام چین و توێژی کۆمەلگای ئێران بەشەکانی تری زۆر بەو نەوعی کە ئێمە باسی لێوەکەین کە ئەتوانم بەرحاڵ دوجاریش قسەی لێ بکەین بەشەکانی بەشی زۆر بتوانن هەماهەنگ بە یەکەوە و لە قیامێکی سەراسەریە لە مقابل جمهوری ئیسلامی بێت نمونەتە نێژم ئەگەر بیرتان بێت یەک مانگ لەوە پێش تقریبەن اعتصابێک لە بەخشێ لە شارەکان بەخشێ لە بازاری تاران بەخشێ لە ئیسفەهان بەخشێ لە بازارەکانی تر و بەتایبەت کوردستان ئەمانە دەستی پێکرد ئەبوایە ئەم اعتصاباتە لە ئێرانە وای لێ بکات کە هەموو چین و توێژ بەش بە حاڵی خۆی بە هەر نەوعی وا ئەتوانێ کەسێک ئەتوانێت لە ناو شەقامە و کەسێک تر ئەتوانێت بە داخستنی بازار و دوکان و کەسانێک ئەتوانن نەچنە سەر کار کرێکاران بە نەوعەیەک بازاڕیان دانش ئاموزان کە کەمیان نەکردووە معلمین و ئەنواع و ئەقشاری کۆمەلگای تر بۆیە من ئەڵم نقطەکان ئەگەر بین دەمیلک و خەتی دروستکەین کە بێت بە سەراسەری لە حاڵەتێکا کە هەموو توێژەکان بتوانن دەینی خۆیان نسبەت بە ئەو ئینقلابە ئەدا بکەن بە شێوەگەر جۆر بە جۆر جمهوری ئیسلامی بەڕێی من
تەنها بەوەی کە لە ناو شەقامەکانە یا لە ناو دانیشگاکانە یا لە مەدرسەکانە زەعیفەکات، بەڵام ئەبێ شەریانی اقتصادی جمهوری ئیسلامی بگرین، شەریانی اقتصادی جمهوری ئیسلامی کە منبعی پارە و پورێکە کە ئەمڕۆ بە سەرکوتگەرانی خۆی ئەدات بۆ ئەوەی کە ئەو جوڵانەوانە سەرکوت بکەین و ئەمە مستەلزەمی ئەوەیە، ئەمە مەشروتە بەوەی کە ئەم شەریانە اقتصادی جمهوری ئیسلامیە لە بەشەکانی جۆرا و جۆرە لە بەشی اقتصادی و بەسڵاح ماڵی جمهوری ئیسلامیە بتوانێت کارسازانە بەرامبەری بێسن بە اعتسابات بە اعتراضاتی عمومی یەکدەست و لە قاڵبێکی هەمەگیر و فراوانە لە سەدحێکە کە جمهوری ئیسلامی ئیتر نەتوانێت نیروەکانی ئەو نە سەراسەری بێت، نیروەکانی نەتوانێت پەراکەندە یانێ تەجەمعی پێ بکات لە نقطەیەکە بتوانێت سەرکوب بکات، بەڵکە وای لێ بێت ئەوەندە پەراکەندە بێت نیروەکانی کە نەتوانێت قدرەتی سەرکوبیشی لێ بسێنێتەوە. ئەگەر ئەو جنبشە بە حاڵەتی سەراسەری وەسیع دەربێت، وەسیعتر لەوەی کە تا ئیستە بینیمانە، جمهوری ئیسلامی نیروگەر سەرکوتگەری نەتەنها ناتوانن بەڵکە لەبار ڕۆحیشەوە شکست دەخۆن و ڕیزشیان تێکەفێ. بەڵێ زۆر سپاس. هاوڕێ ئازاد، ڕای بەڕێزیشتان لەم بارەوە بزانین پرسیارەکەەوە بوو ئەگەر سەرکەوتنی ئەم شۆڕشە لە ڕوخانی کۆماری ئیسلامیە مانا دەکرێتەوە چ دەبێ بکرێت بۆ دەستەبەربوونی ئەمامانجا؟ بەڵێ هاوڕێ فەرشید ئیشارەی بە بەشێ لە فاکتورە ناوخۆییەکان کرد، منیش پێم خۆشە زاویەکی تر لە مۆزوعەکە باسکەم. حقیقەتەکەی بە سەرنجام گەیاندن و بە سەرکەوتن گەیاندنی ئەم شۆڕشە ئەرکێکی ئەخلاقی و سیاسی تەک تەکی چ ئەحزابی سیاسی و لایەنە سیاسیەکانە چ تەک تەکی ئەو کەسانی کە باوەڕیان بۆ ئازادی، دڵیان بۆ ئازادی و بۆ سەربەستی کوردستان و ئێران لێدەدا، ئەبێ هەر کامە و لە جێگەی خۆیانەوە وەزیفەی تەواو معنای خۆیان بە ئەنجام بگەێنە. من شیەکەمەوە کە مەبەستم لەو قسانە چییە؟ لەم هەلومەرجا کە ئیستا هاتوۆتە پێشەوە، ئاخێزە جەماوەریە عەزیمەکانی کوردستان و ئێران کارێکی کرد کە ئێستا ئیتر لە دنیا ڕۆژانە خەڵکی عادی کە ئێمە گشتمان لە دەرەوەی وڵات، خەڵکی عادی کە ئەسەن سیاسی شنێن تەوەجوکی زۆریش بە مەسائلی ڕۆژی سیاسی ناکەن، بەڵام مەوزوعی کوردستان ئێران بە تەوری عموم و کوردستانیش شتێکە کە هەر ڕۆژە دۆمباڵیەکەن و حساسیەتێکی کامڵەن جدی و دواکەوتنێکی هەر ڕۆژە بە دوای ئەکەون کە ئێمڕۆ چه شتێکی تازە لە ئێران ڕووی داوە. ئەمە نیشانەی ئەو وسعەتە عەزیم و گەورەیە کە جنبشی ژینا، شۆڕشی ژینا دروستی کردووە و جەهانی کردوێتەوە. خەڵکەکە لە ناوخۆ هەر کامەیان بە جۆرێک لە تاکتیکای جۆر بە جۆر بەشداریان کردووە بۆ گەیاندنی ئەم دەنگە گەورە بە دنیا. ئێستا خەڵک بە جۆرێ لە جۆرەکان گەرێکی خۆی دووبارە فۆرمات کاتەوە، فۆرمی تازە بدۆزێتەوە لە بەرامبەر سەرکوتی جمهوری ئیسلامیە بە کەمترین قوربانی بتوانن ئەم خەبتە بە ئەنجام بگەێنن. جا بەپێی ئەوە ئێستا بارێکی قورستر لەسەر شانی دیارە سایمن قەتە چاوان بەڵێ سای ئەوە بیستین کاک ئازاد و فەرمونون. بەڵێ زۆر باشە بوو یەک بەڵێ بەڵێ لێرە گەیشتمە ئەو بەشەکە ئەرکێکی گرنگ ئێستا لەسەر لایەن و ئەحزاب و گروهەکانی دەرەوەی وڵات و تەک تەکمانەکە لە دەرەوەی وڵات ئێستا حزورمان هەیە. بەڕاستی ئیتحاد عەمەڵێکی جدی هەمومان بەباشی ئەوە ئەزانین کە ئێران وڵاتێکی فرەنەتەوە، وڵاتێکی ڕەنگاوەڕەنگ و مۆزایکێکی ڕەنگینە لە بیرروبۆچوون و فەرهەنگ و سیاسەت و داخوازی گەلی جۆر بەجۆر. لەبەر ئەوە ئێستا وەکو نانی شەو پێویستە هەموو لایەنەکان ئیتحاد عەمەڵێک لە دەور پلاتفۆرمێکی مشتەرەکە مەجموعەی خاڵ بێ بەبێ ئەوەی کە ئێمە ئیلزامەن پا لەسەر ئەوەدا بگرین کە هەمومان ئۆپۆزیسیۆن،
خەڵکی جۆر بە جۆر گشتی ئەبێ دقا و دەق وەکو یەک بیرکاتەوە بە بڕای من 6 خاڵ 5 خاڵ 6 خاڵ هەر چەندێک کەمتر و زیاتر مهم نییە ئێمە بیکەینە نقطەی هاوبەش بۆ دوا ڕۆژی ئەم خەباتە ئێمە ئەتوانین دەینی خۆمان ئەداکەین لە بەرامبەر ئەو شۆڕشە کە ئێستا هەیە لە دەرەوەی وڵات بەخۆشیەوە ئەفکاری عمومی خەڵکی دنیا ئامادەیە بوو گوێگرتن لە ئێمە ئامادەیە بوو ئەوەی کە قسە باشەکانمان لێ بیبیستن لەبەر ئەوە هیوادارم بە سرعەت من ئەحساسەکەم بڕێکیش دێر بووە ئۆپۆزیسیۆن و جریاناتی دەرەوەی وڵات تۆزێ دێریان کردو لە تەوافقێکی هاوبەش بوو کارێکی هاوبەشتەژی جمهوری ئیسلامی و بوو لە ناوبردنی ئەم ڕژیمە بەڵێ کاک فەرشید بڵێ بەڵێ ببورن پێم وا بوو دەنگمانتان نییە سازمانیابی چینێ کرێکار و ڕێبەریان لەم شۆڕەشە بێگومان مەرجی سەرەکی سەرکەوتنە با وا بڵێن ئەم سازمانیابی و ئەمرازەکانی پەیڕەوکردنی ڕێبەری لە کۆمەڵگایکی دیکتاتۆر لێدراودا مەبەست بە لەسەر چ بەستێنێک دەبێت دروست بێت کاک فەرشید دەنگی منتان بیست هاوڕێ فەرشید پێم وا بێ کێشە پیشاتوە بۆ مەیکەکەی کاک فەرشید هاوڕێ ئازاد ئێوە دەنگی من ئەبیستن بەڵێ من گوێم لێدانم بەڵێ کۆماری ئیسلامی با پرسیارەکان لە ئێوە ئەدامە بدەین کاک فەرشید کێشەکەیان هەلە بێت وەتوان بێنەوە سەر کاک فەرشید دەنگی منتان بیست بەڵێ بەشێ لە پرسیارەکەم گوێ لێ بوو دوای دابڕایەوە بەڵێ کاک فەرشید پرسیارەکەم ئەوە بوو کە سازمانیابی چینی کرێکار و ڕێبەری ئەو چینە لەم شۆڕشەدا بێگومان مەرجی سەرەکی سەرکەوتنە وەکو خۆتان لە پرسیارەکەی پێشوودا ئامانجتان پێدا ئەم سازمانیابیە و ئامرازەکانی لە کۆمەڵگایکی دیکتاتۆر لێدراودا لەسەر چ بەستێنێک دەبێت دروست بێت ئێستا پرسیارەکە متوەجه بڵێ زانێ چینی کرێکار لە توی 43 ساڵی حاکمیەتی جمهوری ئیسلامی هیچ وەخت بێدەنگ نەبووە ئەمە یەک فاکتۆر و هەمیشە دایم لەسەر مافەکان کەم یا زۆر داواکاریەکانی بووە ئاعترازی کردگە ئاعتسابی کردووە چووە یەک فاکتۆری تریشمان لەبیر نەچێت لە 43 ساڵە چینی کرێکاری ئێران لە هیچ کوێنێکە نەیتوانێگە نە حەقی تەشەکولی بێت حتا تەشەکولهای سنفی نە سیاسی تەشەکولی سنفی نە تەنها تەشەکولی سنفی حەقی نەبووە حەقی هیچ نەوە ئاعترازێکیشی نەبووە ئێمە ئەزانین بە تەواوی ئەوە کە جمهوری ئیسلامی ئەو هەموو زەختیە لەو چینە کرێکارە کردووە بە ئەنواعی شکل سەرکوتی کردووە و حەقی هیچ نوع تەشەکلێک تەشەکلهای سنفی کرێکاری حتا لەسەر مافەکان خۆی هەمیشە دایم بە گردن و زیندانیکردن و کوشتن و بڕین متەوەسل بووە بۆیە چینی کرێکار لە پرۆسەی شۆڕشی خۆی بەرامبەر بە جمهوری ئیسلامی هیچ وەختێ تا ئەو جێگە کە توانیە کاری کردگە و لە بەرامبەر وێستاوە و مبارزەی کردووە ئەمڕۆ کە من و تۆ بە یەکەوەی قسەکەین ئێمە ئەم بەرنامە بڵاوەکەینەوە هەر ئەمڕۆ بەخشێک زۆر لە کرێکارانی گاز و نەفت لە سەراسەری بەخشایەکی زۆر لە ئێرانە ئاعترازیان کردووە ئاعترازاتێکی وەسیعیان کردووە و فەراخانی ئەم ئاعترازات چەند ڕۆژ لەمەوە پێش دراوە ئەتوانین بە ئەهواز ئیلام پارسی جنوبی مجموعەیەکی ترکە من بەرحاڵ پاراشگای گاز و نەفتی فەجری جەم و پاراشگای ئابەدان و پترۆشیمی و هەموو ئەوانە بە هەر حاڵ منزورم سەرۆسا هەر ئەمڕۆ ئێمە قسەکەین ئەو ئاعترازاتە هەیە هەن لە سەحنا و بەرامبەر بە جمهوری ئیسلامی لە مافەکان خۆیان کۆتا ناتون ئێمە ئەزانین کە لەم ئاخێزەی ئەخیرە بەخشێکی زۆر لە کرێکارانی نەوت شەورای سەراسەری سازماندەیی ئاعترازاتی کرێکاریان دروست کردووە نەوت و پترۆشیمی و گاز و وتوانیانە بەشێ زۆر لە بەرحاڵ ئەو داواکاریانەیان کە بووە بە تەحمیلی بە جمهوری ئیسلامی هەرچەند
ئەومان لەبیر نەچێ ئێمە ئەزانین تەبەقەی کرێکار لە ئێرانە چەندین بەرابەر ها لەژێر خەتی فەقرا و ئەمە فاکتۆرێکە کە ئەو جینی کرێکارەی کە ئێمڕۆ ئێمە باسی لەکەین بەخشێ وەسیعی لەم چینە کرێکارە بێکارن حاڵ وەزعێکی اقتصادی نالەباریان هە بە تەواوی ئەو گرفتانە و من پێم وایە چینی کرێکاری ئێران هیچ وەخت بێدەنگ نەبووە ئێمە ئیمڕۆ کە ئەم بەحثەکەی نمونەها و شەواهدێک ئەبینین کە نیشانەدات خەریکی سازماندەهی خەریکی ڕێکخستنی خۆیانن بۆ مبارزاتیان و ئەو نمونەی بارز و ڕۆشن هەر ئیمڕۆوە ئەگەر ئەخبارەکانی ئیمڕۆ تاقیتان کردبێت ئەبینن کە لە بەخشێکی وسیع لە پترۆشیمی یەکێ زۆر من یەک شتیش بێژم لە پرانتزێکا وەختی باس گاز و پترۆشیمی و نەفتەکەین ئەوە نییە بێژی هەموو ئەم کرێکارانە لە یەک نقطە هەن بەڵکە بە تۆرێ وەسیع بڵاون ارتباطگیری ئەمانە بە یەکەوە ئەمە مستەلزەمی بوونی تەشکیلات و ڕێکخراوە ئەگەرە بینین کە ئەمانە توانویانە لە بەخشی وەسیع هەر لە ئیلامەوە هەتا جنوبی ئێران هەموو ئەمانە بەیەکە توانویانە لە یەک ڕۆژە ئەعترازاتی خۆیان بوونە بەرەو دیارە ئەمە دەرەجەی لە تەشەکل نیشانەدات هەماهەنگی هەیە لە بینیانە هیچ تەشەکلێک ناتوانیت فەرز بکەیت کە ئەم تەشەکل ڕەهبەرێکی تیان نەبێت شاید ئێمە ئەم ڕەهبەریە نەبینین بە دەلایلێک کە ئەمڕۆ دیکتاتۆرێکی خەفەقانێکەوە لە ئێرانە وجودی هەست ئەوان خۆیان ئاشکرا نەکەن بەڵام قەتعەن وەختی ئەم ارتباتە هەست و ئەم هەماهەنگیە هەست و فەراخانێکە دەرگێ بۆ ئاعترازات کە داویانەوە ئەمڕۆ لە بەخش زۆرە جێبەجێ کراوە نیشانەیە ئەوەیە کە تەشەکلێک وجودی هەست و ئەم تەشەکلاتە ڕەهبەرانێکیان هەست کە ئەم ڕەهبەرانە قسەیان ئەخوات بۆیە توانویان لە بەخشێک وەسیعە لە نقاتی جۆرا و جۆرە هەمزەمان لە یەک کاتە لە یەک ڕۆژە احتساباتی سەراسەری بکەن و من پێم وایە ئەمە نقاتێکی دڵخۆشکەرە بۆ ئەوەی کە لە ئایندا ئەم حرەکەتگەرە وەسیعترەوە بێتەوە و ئەم تەشکیلاتە و ئەم ڕێکخراو و هەماهەنگیە زیاتر ببینین من یەک شتیش ئیشارە بکەم ئێمە قسەیك لە ڕژیمێکەکەین کە بە هەموو پێوەرەکانی دنیا دیکتاتوری وەختی بۆ کەلیمە دیکتاتوریکی مەحز هەموو شتێک حتا ئەگەر داوای سەرەتایی تەرین ماف حتا مافێک کە ئەمڕۆ لە یەکێ لە خاستەکان مادەی دای قانونێکە کە جمهوری ئیسلامی تەسویبی کردگام لەسەر مەسئلەی دەستمۆز لەسەر مەسئلەی بازنشستگی حەقی بەهداشت و تەمینە خۆیان کردویانە وەختی کرێکارەکان داوای ئەمە ئەکەن ئەمە فەورەن وەسڵە کردگیت بە ئەمنیەتی ملیەوە بۆیە لەو شەرایەتە ئێمە ئەگەر ئەو نمونەگەر ئەبینین ئەمە نیشانەی گەشەی مبارزی تەبەقەی کرێکارە و ئەتوانین لە ئایندا چاوەڕوانی لەوە زیاتر بووین و من زۆر گەشببینم بەوە کە ئەمڕۆ ئەبینم ئەو وەسعەتە لە هاواهەنگی تەشەکل یەکدەنگی لە نقاتی مختلفی ئێرانە و کرێکارانی نەفت و گاز و پترۆشیمی و ئەوانە توانویانە ئەمڕۆ نیشانی بن کە تەشەکلیان هەست و ئەم تەشەکلە قەتعەن ڕەهبەریشی هەیە. بەڵێ هاوڕێ ئازاد ببینەوە لای ئێوە جمهوری ئیسلامی لە ئاستی نێوخۆیی نێونەتەوەیدا کەوتووە سەبەر نەفرەتی گشتی و پەراوێز خراوە و لە ناو نیروهای خودی خۆیشە واتە سوپای پاسدارانە تووشی ڕیزش بووە ئەم دۆخە پێتان وایە داکەی بەردەوام بێت ئایا کۆماری ئیسلامی تەواوی هێزەکانی بۆ سەرکوت بەکارهێناوە؟ بەڵێ لە حقیقەتە لە یەکەم کە لەما ئینسان نەتوانێت بڵێ بڵێ واقعاً جمهوری ئیسلامی ئەوەی کە لە تەوانایە وەکو هێزی سەرکوت بەکاری ئەهێنێ بەکاری هێناوە بۆ سەرکوتی خەڵک بەڵام واقعیەتەکە ئەوەیە کە عەزەمەتی ئەم شۆڕشە ئەوەندە گەورەیە کە حتا ئەفرادی سەرکوتگەری کۆماری ئیسلامیشی ترساندووە و
هەموویانی بە فکرا بردووە کە ئایا بەم حرەکەتەکە ئێستە ئەڕۆنە پێشەوە ئایندێک بۆ خۆیان ئەبینەوە لە ئێرانە ئەگەر ئەم هەموو تەحریم و پەراوێز خستنەی کە لە ئەوە ئەم ببۆشە قسەی من قەت نەبوو نا کە تەسویری خۆشتان بێ هەر قسەتان قەت ناوێتوان ئەدام بن بە قسەکانتان کاگات زۆر باشە بەڵێ بەڵێ جا نیروە سەرکوتکەرەکانی جمهوری ئیسلامی فرد گروه ئایندەی خۆیانیان بۆ مهمە ئەم حرەکەتە ئەم جنبشە عەزیمە کارێکی وای کردووە ترسی خسووەسە دەست دڵ تەکی ئەعزای سەرکوتی جمهوری ئیسلامی بە تاک و بەکۆ جا بەم پێیە جمهوری ئیسلامی زۆر هەوڵ ئەدات کە لەو قودرەتی کە تا دوێ نەمانۆڕی پێوادا سپا و ئەرتش و بەسیج و گروههای جۆر بە جۆر و ئەم هەموو تام و تۆپەی کە ڕۆژانە نمایشی پێوادا زۆر تەلاشەکە کە بەڕاستی بتوانێت ئاویان پێگەرم کات بەڵام بەڕاستی ئەو وەرە ئەو ئەنەرژیە ئەو ئەحساس و هەست بە مەسئولیت و دڵسۆزیە لە هێزی سەرکوتگوزاریە نەماوە کەمە ئەگەر لە 100 نەفەر هێزی سەرکوت لە خیابانێکا بەرامبەر بە خەڵک بوەستنەوە 2 نەفەریان حازرە بە جورئەتەوە تەقە لە خۆپیشاندەران و ناڕەزیان بکات ئایندێک بۆ خۆیان نابینەوە جا بەپێی ئەمە جمهوری ئیسلامی بۆ خۆی لە ناوخۆیان گرفتاری گەورەتری هەیە یعنی ئەوەندەی ئێستا لە هێزەکانی ناوخۆی ئەترسێ ئەوەندە لە شک و تەردید و ڕاڕایی هێزەکانی خۆی ئەترسێ ئەوەندە لە خەڵکی ناو شەقام و خیابانەکان ناترسێت بەم پێیە جمهوری ئیسلامی ئەگەر گوێچکەتان دووبارە بینەوە سەر قسەکانی خامنەی ئەگەر چاوتان لێکردوێت جمهوری ئیسلامی خەریکە سواڵی پشتیوانی ئەکا لە خەڵکێکە پێی وایە تا دوێنێ باوەڕدار بوون بە جمهوری ئیسلامی بەرامیسە باوەڕیان پێ نەماوە ئێستا کاری بۆ ناکەن خۆی مقایسەکە لەگەڵ ئیمامی سێهەمی شیعەکان کە لە کاتی خۆیان کە ئەیانتوانی دەوروبەرەکەی پشتیوانی لێ بکەن نەیان کرد هەتاکو لە ناوچووە کاتێککە هاتن یارمەتیکەن کە تازەوە هەموو شتێک تەواو بوو کەوا بوو ئەمە نیشان لەدا جمهوری ئیسلامی تەواوی هێزی خۆی بەکارەبات بەڵام لەوە زیاتریش هێزی پێ ناشکێت دیارەوە بە معنای ئەوە نییە کە من ئێستا بێژم پێم لاولا جمهوری ئیسلامی هیچێک ناکات و تەلاشەکە کوشت و بڕەکە ئیعدامەکە زندانەکات هەموو ئەوانە چی کردوە هەتا ئێستا تەلاشەکە زیاتری بکە بەڵام بەڕاستی هێزێکی وا محکەم کە فیداکارانە و فیدائیانە کار بوو جمهوری ئیسلامی کات و خۆی بوو جمهوری ئیسلامی بابەکوشت تعدادەکان یەکجار کەمە تەنانەت ئەگەر ئەو هێزانەی کە لە دەرەوەی وڵاتی شایان هێنێت وەکو حەشتی شعبی فاتمیۆن زەینەبیۆن نازانم ئەنواع وەقسامی گروپ و تاقمی مافیای و تروریستی لە سەر تاسەری وڵاتانی جۆر بە جۆرە دروست کردووە و لە کاتی واشە ئەیان هێنێ بۆ سەرکوت تەنانەت ئەوانە جمهوری ئیسلامیان بە پوڵەکەیەوە ئەوێت جمهوری ئیسلامیان بە مادیاتەکەیەوە ئەوێت ئەم جمهوری ئیسلامی ئیمڕۆ ئەو جمهوری ئیسلامیان نییە کە تا دوێنێ گیفانی پەڕ بوو ڕۆژەکە ڕۆژە زەعیفترە بێ لاواسترە بێت جاوە لە دواترە ئەچینەوە سەر ئەو باسەکە خودی وجودی سپای پاسداران کە گرەی خواردووە بە سەر تاسەری اقتصاد دیپلۆماسی ساخت و ساز جادە و ڕێگاوبان گشتەوانە ئێستا سپای پاسداران بەمەنای واقعی هەموو کارەکانی ئێران لە اقتصادەوە بگرێت تا دیپلۆماسی تا سیاست تا جزئی ترین فروشکەهای زنجیرەیی دوکان و بازار گشتی سپا داگیری کردووە ئەم سپا ئەگەر ڕۆژە لە ڕۆژان بەرەو مەسیری دابڕان و تەحریم و ئەوانە ببێتەوە بە حقیقت اقتصادی جمهوری ئیسلامی داڕوخانێکی 100 هێندەی ئێستەی دووبارە بەخۆیەوە ئەبینێ و ئەمە نیشانەدا کە جمهوری ئیسلامی لە ڕۆژان لە ئایندەکانە لە ڕۆژان و مانگەکان و زمانی داهاتووە بەباشی لەباری اقتصادیەوە زەربێکی گەورەتری بەرەکەوێت کەوە هەر بۆ خۆی دووبارە هەڵەگەڕێتەوە سەر حتا تەنانەت دەست موزیکەکاران و معلمین و کارمەندان و ئەوانە اقتصاباتی عمومی دووارە لەوانە و دەست پێکاتەوە بۆیە داهاتوەکە یەکجار ڕوونە و جمهوری ئیسلامی لە شرایەتێکی یەکجار تەنها قەراری گرتووە.
زۆر سوپاس هاوڕێ ئازاد با بڕۆینەوە لای هاوڕێ فەرشید ئەم شۆڕشە سەر ڕای بێوێنەیی و جەماوەریبوونی خاڵی لاواز و کەم و کورتیش هەیە یەکێک لەوانە ئەتوانین ئەشارە بکەین بە ڕێبەریەکی منسەجم و بەهێز یا عدەمی حەزوری کرێکاران خۆتان هەر وەکو ئیفارەسان پێکرد بەشدارن وەلێ زیاتر خۆستەکانیان نتوانن چ بکرێت بۆ پڕکردنەوەی ئەم کەلێنە واتە حەزوری کرێکاران حەزوری منسەجمی کرێکاران چۆن کرێکاران نتوانن چارەنووساز بن چون اقتصادی کشوەر وابەستەیە بە سەنعەتی نەوت و پێترۆشیمی گازەوە و سڵ پاسدارانیش لەوە کەڵگوەرەگرێت بۆ دادەنێ بوجەکە چۆن هەروەکو بیستبێتان لە بوجەی ساڵی 1402دا بوجێ زیاتر دانراوە تەرخان کراوە بۆ هێزەکانی سەرکوتگەر و قرارە خۆخەکانیان ئزافتر بکەن بۆ ئەوەی کە بمێنەوە لەناو چۆن هەروەکو کاک ئازادی ژێشارەی پێکرد ڕێزش کراوە لەناو نێروبەر لە سەرکوتگەر چ بکرێت کە ئەم کەلێنانە پڕ بکرێتەوە هەم نەبوونی ڕێبەری منسەجم هەم حەزوری کرێکاران من ئیشارەی بکەم بە شتێک ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ 4 مانگ لەمەوبەر کاتێ ئاخێزە جەماوریە دەستی پێکرد هەموو کەس باسیەوەیە کرد کە ئەمە ڕابەری نییە من ئەو تەسویرە کلاسیکەی کە لە ڕاهبەری هەیە من پێم وایە ئەمە هەڵەیە ئەگەر ئینسان وا بیری لێ بکاتەوە چون ئێمە ئینقلابات من وازانمە دوو نوعە یەکێ ئینقلاباتێکی ئیدئۆلۆژیکە کە مەسەڵەن لە دەورانی ساڵی 57 ئیدئۆلۆژیکی ئیسلامی خۆی قاڵب کرد بە ئینقلابی ئێران و توانی مەوجی ئەوە بگرێت طبعاً کاری بۆ کردبوو و وەختێکیش بەهەرحاڵ سواری مەوجی ئینقلاب بوو قیام بوو ئەوە گرتی بەدەسە و بە هەرحاڵ توانی ئەو ئیدئۆلۆژی خۆیە بسەلمێنێت بە کوشت و کوشتار و بە هەموو ئەو شتانە کە ئازانین ئێمە ئینقلابی تر هەیە کە ڕەهبەری مەیدانی تایە ئەگەر بگەڕینەوە بۆ 4 مانگ لەمەوە بەر هەتا ئیستا ئێمە زۆر بە ئاشکرا ئێبینین کە ئیستا ئیطلاعیەهایەک ئەدرگێت فەراخانهایەک ئەدرگێت قسەهایەک ئەگرگێت تەجەموعهایەک سازماندەهی کراوە هەموو ئەمانە نیشاندەری ئەوەیە کە ئەمانە لە ناو خۆیانە ڕەهبەرانێکیان هەیە کە قسەیان ئەخوات خاوەنی ئۆتۆریتەن و من پێم وایە ئەو بەحسە کلاسیکە کە هەمیشە وا لە نەزەرا بووە کابێ کەسێک بێت کەسێک یا دوو کەس یا چەند کەس ئەمانە بۆ ببن بە ڕاهبەر و ئەم جوڵانەوە بە چەپ بوون بە ڕاست بوون وە فڵان بەنظر من ئەم ئینقلابە ئەم جوڵانەوەی ئیمڕوە ئەم ئاخێزە نییە لە وەزعە بەڵکە توانیویە چین و توێژەکانی کۆمەلگا بە ئەندازەیەک من ناژم من وازانمە ئیستا لەو شرایەتانە من نمونەم هاوڕێفەرشید کێشەیەکی هەیە ئەگەر هاوڕێیانی بەخشی کۆنتترۆل با بڕۆین کلیپێک ببینین تا هاوڕێفەرشید کێشەکەیان حەلەکەن آوارگی، رنج و درد، سرکوب و ستم و گرسنگی دیگر از تحمل فراتر است. آی هم زنجیران، روز ما فرا رسیده است تا کی دنیای وارونه بر پای نیستد. هنگام رهایی فرا رسیده، جهان باید زیر و زبر گردد. جهان از آن سازندگان آن است. می گسلد زنجیرهای بردگان به رهبری حزب کارگران به سوی آزادی، برابری، حکومت کارگری.
نعمات و فراورده های انسانی و هر آنچه منشأ آسایش و شادی است تا کی در دست سود پرستان و غارتگران؟ دست غارتگران کوتاه تا این همه از آن همگان گردد. می گسلد زنجیرهای بردگان به رهبری حزب کارگران به سوی آزادی، برابری، حکومت کارگری. زنجیر هزاران ساله خواهد گسست. آن روز جشن پردوام کارگران است، روزی که استثمار شدگان رهبری جهان را در دست گیرند. آفتاب جاودانه خواهد درخشید. می گسلد زنجیرهای بردگان به رهبری حزب کارگران به سوی آزادی، برابری، حکومت کارگری. ئاگری شۆڕش هەڵی کرد لە شار بە شاری کوردستان بووینە ئاڵا هەڵگری شەڕ دژی قەڵای داگیرکەرە بمان کوژن بە خۆم پارە و بۆم بۆ گول لەو کیمیا باران ئێمە فێرین کە بین بە دەنگ بۆ تەرمی بێدەنگی یارە هاواری ژین و ئازادی یەکسانی بۆ توارەکان ژوویەکی نوێ ئەنووسێ بەدڵۆ بە خوێنی یارم کەجانی خۆر هەڵان وێستان سیمەیان کردوا بە قەڵغان بەدەستی خاڵی و بێچەک بوونە شێری شەقامەکان بڵێ بە داوای لیبۆرزن لە بینەرانمان بەداخەوە ئەم شەو زیاتر کێشەمە میکروشتەمان بوو. کاک فەرشید ئێوە ئێستا لە ئستادیۆن دەنگی منە بیستن؟ بەڵێ 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 ئەگەر پرسیارەکەتان لە بیرمەوە یا ئەدامێ قسەکانتان ئەدامێ قسەکان من باسی ئەوەم کە نازانم لەکوێ قەت بوو. بە هەر حاڵ من مەبەستم ئەوەیە لە بدایەتەوە هەتا ئیستا وەختێ چاو لەم شۆڕشەکەین نەوعی تشکل، نەوعی سازمانیابی، نەوعی ڕەهبەری تیا ئەبینین، تیا دیارە. من لە پرسیاری پێشتر ئیشارەم بەوە کرد، وتم من ئەمڕۆ کە ئێمە بەیەکەوە خەریکین قساەکەین سەدحێکی وەسع لە ئەترازاتی کرێکارانی شرکەتی نەفت و گاز و پترۆشیمی لە جەریانایە و ئەمە نیشاندەهەندەی ئەوەیە کە ئەم نوعە ڕەهبەریەی کە باسیە کردێت خەریکە شکڵ ئەگرێ و شکڵی گرگا. بەڵام ئەگەر بپرسید لەوانەیە ڕاست کافی نەبێت، بەڵام ئەم پرۆسەی ئینقلاب پرۆسەیەکی ئانی نییە، پرۆسەی کە هەرچی بەرەو پێشتر ئەڕوات ڕەهبەرانی خۆی دۆزێتەوە، تەشەکلهای خۆی دروست ئەکات و چین و توێژەکانی کۆمەلگا لە هەموو جۆرێکەوە دێنە مەیدان. بەڕێی من پێم وایە ئەمڕۆ
ئێمە لە وەزعێکین کە بە نسبەت 4 مانگ لەمەوبەر چەندین هەنگاو مبارزاتی خەڵک بە گشتی وەچینی کرێکار بە تایبەتی و جەماوەری زەحمەتکێش و حاشیە نشینگەر شارەکان زۆر ئێمڕۆ هاتوون بەڵام ئەم پرۆسە لە ئەدامەی خۆیان هەتا ئیستا نیشانی داوە کە توانیویە ڕەهبەری و سازماندەهی خۆی پیا بکات و بەرەو پێشتریش ئەچێت و دڵخۆشکەرە و من پێم وایە لە پرۆسەی خۆیان ئێمە ئێبینین نەتەنها ئەوەی کە لە ڕەسانەها ئێمە تواشایەکەین تاقیبەکەین بەڵکە لە خود گفتارەکانی سەرانی جمهوری ئیسلامی ڕژیمی جمهوری ئیسلامی نیشانی ئەدات کە قدرەتی سازمانیابی و تەشەکولیابی خەڵک زۆر هاتوۆتە سەدحێکی بانتر و تەجاربێکە لە ماوە بەدەست هاتووە نیشانی داوە کە ئەمڕۆ ئیتر وەکو ڕۆژانی ئەوەڵ نییە زۆر سازمان یافتەتر بە ئەتلاعیە بە ئاگادارکردنی یەکترین و ئەمە لە سەدحی خەڵکا بەعام لە سەدحی تەبەقەی کرێکاریچە ئیشارەم پێکرد پێشترگەرگرنیە تکراریکەمە و نیشانی داوە کە سەدحێکی وەسیع لە سازمانیابی دەستی پێکردووە و ئەدامەی هات یەکشت ئەوە بێژم کە ئیمڕۆ خەڵکی ئێران لە وەزعێکان نەتەنها لەسەری هەموویەوە چینی کرێکار کە چەند بەرابەر لەژێر خەتی فەقرا بەڵام هەموو چین و توێژەکانی ئێران بەگشتی ئەمڕۆ گریبانی ئەو وەزع اقتصادی و نالەبارەی کە وجودی هەست هەر لەم ڕۆژانە ئێمە شایدین سەرمای کە دەستی پێکردگە لە وڵاتێکە کە ها لەبان نەفت و گازە و خەڵک گاز و نەفتی نییە بۆ گەرمکردن ماڵەکانیان و ئەمە هەموو خەڵکی ئێرانی گروێتەوە و بەهەرحاڵ احتیاجی هەیە بەوەی کرد لە پرۆسەی کە هەموو چینی توێژەکان بتوانن بە شکلگە جۆر مەرج نییە هەر لە خیابانەکانە بە ئەنواعی شکل و خۆیان سازمان بن ئێمڕۆ ئێمە ئەبینین حداقل لە بەشی کوردستان و لە تارانیش ئەتلاعیەی جوانانی مەحەلات دەبینین کە فراخانە دەن و ئەمە نوعی تەشەکولیابیە و تەشەکولیابی یانی ڕەهبەرێکیشی هەیە و ئەو ڕەهبەرانە ئەتوانن چی باشە چی بکەن چی بکەن و بەهەرحاڵ من بە کورتی ئەوە ئەتوانم ئیشارێک بۆ بکەم کە پرۆسەی ئەم ئەنقلابە هەتا ئیستا هاتکە ڕاستە کەم و کۆڕی بووە بەڵام ئەم کەم و کۆڕیانە نەتیجەی شرایەتێکە کە جمهوری ئیسلامی 43 ساڵە بەسەر ئەم خەڵک بۆیە هەتا ئەچینە بەرەو گەشببینتر بەوە بە ڕووداوەکان کە سیرەکەین گەشببینترمانەکات بەوەی کە تەشەکولیابی سازمانیابی ئەم ئاخێزە زۆرتر دەرەکەوێت. بەڵێ زۆر سپاس ئەگەر هاوڕێیانی کامرامان کاک ئازاد بێنەوە سەر هێڵ کاک ئازاد با بێتەوە سەر هێڵ بزانین کاک ئازاد دەستان خۆش بێستە لەسەر هێڵەن بەس دەستکاری کاتدروشەکەتان مەکەن دەنگی من ئێستا بیسی کاک ئازاد دەنگی من نەبیست بەداخەوە کێشەی دەنگمان هەیە کاک فەرشید دیژ نەماوە داوا لە هاوڕێیانەکەم بڕۆی دووبارە کلیپێک بمێنین کاک فەرشید جان من دەنگی ئێوەم هەیە دەنگی خۆیشم بوو قسەمە کرد بەڵێ کاک ئازاد ئێوە دەنگی من نابیستن وایە هاوڕێ ئازاد بەڵێ هاوڕێ ئازاد بەداخەوە دەنگی من نابیستن کاک فەرشید با بە ئێوە پرسیارەکانی دامە بین تا کاک ئازاد زین کێشەکەیان ڕەفعەوێت ڕژیمی کۆماری ئیسلامی سەرچاوی پێشێلکردنی مافەکانی مرۆڤە بە شێوەیەکی وەحشیانە ئایا کەتی ئەوە نەهاتووە کە ناوەندەکانی نێونەتەوەی بەڕاشکاوی جواوی ئەم کردارانەی جمهوری ئیسلامی بنەوە ئەگەر نەیان کردووە بۆ نایکەن کاک فەرشید بڵێ ئێمە لەگەڵ میوانانی بەرنامە بەداخەوە کێشەی میکمان هەیە مەجبورین بەرنامەکەمان لەم کات و ساتەدا بە واتە ئدامەی نەدەین
داوا لە هاوڕێیانی بەخشی کۆنتترۆڵەکەم کلیپێک بڵاوکەنەوەدا ئەگەر زانیمان کە میوانەکانمان کێشەکەیان ڕەف و ئەدامێ دەین ئەگەر نامەیەکی تر ماڵەوە. بینەرانی خۆشەویست هاتینەوە خزمەتتان هیوادارم کە کێشەی میوانەکانمان ڕەف بووێت و بتوانن دەنگی ئێمە ببیستین و لەگەڵیان لێدوان بکەین. هاوڕێ ئازاد دەنگی من ئەبیستن؟ بەڵێ من دەنگێوەم هەیە فقط موزیکێک بەردەوام دێبوو من هیوادارم ئەو کێشە هاوڕێ فەرشید دەیوەچی دەنگی من ئەبیستن؟ هاوڕێ فەرشید دەنگی من ئەبیستن؟ کاگازاد ئەگەر دەنگی من ئەبیستن و موزیکەکە قەت بووە کە بڕۆین سەر لێ دوانی و پرسیارەکانمان. من دەنگی ئێوەم هەیە فقط موزیکێک بە سرعەت هەیە. ئەگەر دەنگی من بۆ وازەحی ئەبیستن بەڵێ دەنگێوەم هەیە دەنگێوە بە وازەحی هەیە. کاگ ئازاد ئەو وڵاتانەیە کە بە ناو لاینگری مافی مرۆڤن و خەڵکەکەشی زۆر شانازی بەوە دەکەن کە شانازی واتە بەو بابەتەوە دەکەن کە ئەو وڵاتانەیە کە تێدا دەژین لاینگری مافی مرۆڤن ئەو توانین بە یەکێتی ئەوروپا ئشارە بکەین. بۆچی وە پارێزراو سەبارەت بە تیرۆریست ناساندنی کۆماری ئیسلامی سپای پاسداران بە پارێزراوی بەرخۆردەکەن؟ ئەگەر پرسیارەکە بیست بێ. پرسیارەکە بە باشی گوێم لێ بوو فقط موزیکێک زۆر بەتونی لە لای منە موزیکێک نایەڵێ من قسە بکەم. بەڵێ هاوڕێیانی بەخشی کۆنتترۆل هاوڕێزەدە و موزیکە قەت بوو دەنگ باشە وەلێ موزیکەکە هەرە هەیە موزیکەکە بەردەوام هەیە. لای من موزیک کات فەرشید دایەوە موزیک نییە؟ نەخێر بەڵێ دەکات فەرشید بەداوای لەبوردندا بینەرانوان بەڕاستی ئەم شەکێشەی فەنیمان زۆر بوو بە هەرحاڵ بەنامێ ڕاستەخۆیە و لەو کێشانە پیش دێت. کاک فەرشید ڕژیمی کۆماری ئیسلامی سەرچاوی پێشێلکردنی مافەکانی مرۆڤە بە شێوەیەکی وەحشیانە. ئایا کاتیەوە نەهاتووە ناوەندە نێو دەوڵەتیەکان بە ڕاشکاوی کردەوەکانی ئەم ڕژیمە مەحکومکەن؟ ئەگەر بیست بێتان من ئیشارەی بە شتێ بکەم ئێمە ئەزانین کە ئەم دنیا دنیای سەرمایەداریە و هەموو وڵاتانی دنیا منفعەتی اقتصادیان پێش هەموو شتێکی ترە. لە نەتیجە ئێمە لە فاصلەی ئەم چەند مانگە شایدی مجموعەیەکی شت بووین بەرامبەر بە جمهوری ئیسلامی کە لە نەتیجەی ئەوە اعترازاتی خەڵکی ئێران لە دەرەوەی وڵات توانویانە ئەزهانی عمومی بە تۆری گشتی و حکوومەتەکان
ڕابکێشن بۆرە ئەولا کە ئەو جوڵانەوەی وا لە ئێرانە هەیە جوڵانەوەیکی بەرهەقا و ئەو جوڵانەوەی کە بۆ مافی ئینسان وەکو ئینسان دەستی پێ کردووە و جمهوری ئیسلامی 43 ساڵە بە کوشت و کوشتار و خەفەقان خەڵکی ڕاگرتووە و دەسەڵاتی نظامی بەسەر خەڵکە توانیوەکە ئەمە لە نەتیجێ ئەوە توانی تەسیراتێک بکات کە هێندێ لە وڵاتانی دنیا لە نەتیجەی زەخت و فشارێکە کە لەلایەن خەڵکی خۆیانیشەوە بۆیان هاتووە بۆ پشتیبانیکردن لە خەڵکی ئێران توانی یەن زۆر ئەقداماتێکی بکەن هەر لەم ڕۆژانە ئێمە شایدین کە پارلەمانی ئەوروپا لە دەستوری داناوە کە سپای پاسداران وەکو سازمانێکی تروریستی وەکو جریانێکی تروریستی لە لیستی تروریستە دابنێت چەند مانگی لەمە و پێش زیاتر شاید 2 مانگی گەوێت کە جمهوری ئیسلامیان لە کۆمسیۆنی مافی ژن دەرکرد بۆ ئەوەی کە بەرحاڵ بۆ پێشلکردنی مافی ژنان لە ئێرانە بە تەواوی و مجموعەیەکی تر ئەقدامات کریاگا یا کۆمسیۆنێک بۆ چاودێریکردن دروست کراوە ئەو کۆمسیۆنە قەرارە بەسڵا گزارشێ لەسەر سەرکوب و کوشتن و زیندان و هەموو ئەوانەیە کە جمهوری ئیسلامی کردوویە کۆمیتەی حەقی قەدیاب من مەبەستمەوەیە ئەمانە لە حوسنیەتی وڵاتانی ئەوروپایی خۆ جمهوری ئیسلامی هەر ئیمرۆ نییە هەرم 4 مانگە نەبووە خۆ خەڵکی کوشتووە ئێمە شایدین لە توولی تاریخا من دەکەمیسە نمونونەکانی بێرمەوە هەر لە ئەوڵ ڕۆژەکانیەوە کە 39 ڕۆژ بوو هاتووە سەرکار شاری سنێدا بەر تۆپ و خۆمپارە هەر لەو ڕۆژەوە هەتا ئیستا جمهوری ئیسلامی جنایەتەکان ئەی بۆ ئیستا ئەمانە هاتوونەتە دەنگ ئەمانە نە نەتیجێ ئەوەی کە ئەم دەوڵاتانە وڵاتانێکی یەکجار ئینسانی و ئینسان دۆست وانە نەخێر ئەمە فشار و زەختێک کە بەسەریان ناهات کە لە لایکەوە لە لایکی ترەوە جمهوری ئیسلامی تر ئەو منفعەتە اقتصادیەوە هەتا دوێنە ئەیدا پێیان ناتوانێ یا بەرحاڵ نەیتوانیگە دەستەبەری بکات جمهوری ئیسلامی توانیویە لە وڵاتانی دەوروبەر لە وڵاتانێکی تشکیلاتێکی تروریستی سازمانهایەکی تروریستی شەڕهای نیابەتی هەموو ئەمانە دەست پێ بکات جا من بگەرمە سەر پرسیارەکەیەوە لە نەتیجەی زەختێک و فشارێکە کە ئێرانیان لە وەحلەی ئەوەڵا بە خۆپیشاندانەکانیان لە وڵاتانی دنیا توانویان ئەفکار عمومی دنیا جەلبی خۆیان بکەن و جەلبی واقعیکەن لە ئێرانە و ئەم خەڵکەی ئێرە توانویانە حکوومەتەکان خۆیان مجبور بکەن کە لە بەرامبەرەمەوە ئەکسل عمل نیشان بات و تا ئیستا ئەقداماتی فرە کریاگە و مهمترینی ئەوەسە کە ئەگەر ئەم سازمانی ئەم سپای پاسداران لە لیستی تورۆرا دابنن ئێمە وازانمە سەرکەوتنێکی باشە بەو دلیلە کە ئەمڕۆ سپای پاسداران لە هەموو بوارێکە و بەتایبەت لە بواری ئەقتصاد یا ئێران ها بەدەستی لە نەتیجە ئەمە شکستێکی گەورەیە بۆ جمهوری ئیسلامی و تا ئیستش ئێمە نابێ بە هیچ جۆرێ لە هەوڵەکانمان بۆ ئەوەی کە جمهوری ئیسلامی وەکو ڕژیمێک نەوەکو هەرفەقەت سپای پاسداران بەڵکو وەکو نظامێکی حاکم بەر ئێران وەکو نظامێکی تروریستی لە دنیا بە خەڵک بناسیێنین بە حکوومەتەکان بناسیێنین کە ببێتە ئەوەی کە ئیتر نەتوانێ بەو جۆرەی کە تا دوێنە ئەیتوانی بە هەرحاڵ استفادە بکات لە مەنابعی ماڵی خۆی لە وڵاتانی دنیا و بە هەرحاڵ ئەو فرسەتیە لە دەست بسێنگێتەوە و ئەمە هەوڵێکە کە لە خارجی کشوەر هەموو ئەو کەسانەی ئێرانیەکانی کە وجودیان هەست بە کارەکەن ئەبێ عالانەتر هەم بۆ ئەوەی کە ئەفکار عمومی دنیا متوجه ئەو وەزع لە ئێران بکەن هەم بۆ ئەوەی کە بتوانن دەنگی ناڕزایەتیەکانی ئێران بەگشتی لێرە بتوانن ئەنکاسی بەر و بیخەنە بەرچاو. بەڵێ زۆر سپاس دەستان خۆش هاوڕێزە دەنگ بە بیستن بەڵێ دەنگیەوە زۆر باشە بەڵێ بەداوای لێبوردن هاوڕێ ئازاد کات زۆر کەمە زۆر کورد بڵێ دووبارە پێم وابێ کێشە پیشاتەوە هاوڕێ ئازاد بەڵێ بەڵێ بەڵێ
بڵێ هەوڕێ ئازاد زۆر کورد پێمان بڵێن کە ئەو وڵاتانێک کە لە ئەنگری مافی مرۆڤن بۆچی وا پارێزرا و سەبارەت بە تیرۆریست ناساندنی کۆماری ئیسلامی و سوپای پاسداران دەجوڵێنەوە. بەڵێ سپاس بەداخەوە کاتەکەمان زۆر لێ ڕۆیشت. من بە کورتی ئیشارە پێ بکەم لە حقیقەتە کشوەرای غەربی دەسەڵاتهای گەورەی دنیا کۆماری ئیسلامی دەستکردی خۆیانە و بۆیە بە درێژایی 4 ساڵی گوزەشتە زۆر خێر و بەرەکەتی بۆیان بووە. بەپێی ئەو خێر و بەرەکەتە وەکو دەوڵەتەکان هەتا ئێستا نەهاتوونە سەر ئەوەی کە باسە ناوبردنی جمهوری ئیسلامی و نەمانی کۆماری ئیسلامیکەن چون لە سوودیان نەبووە. بەڵام شەقامی ئوروپا شەقامی وڵاتانی غەربی ئێستا لەگەڵ خەڵکی ئێرانە بەخۆشیەوە ئەم شۆڕشە عەزیمە کارێکی کردووە کە مناڵ و گەورە بوچکی وڵاتانی غەربی ئێستا دڵیان لەگەڵ خەڵکی ئێران و کوردستان لێ ئەدا و ڕۆژ لەگەڵ ڕۆژە پشتیوانیکی قورس و قایمی خۆیانەکەن. ئەحزابی سیاسی و دەوڵەتەکانیش چاو لە شەقامی خۆیان و لە ئەفکاری عمومی و ڕای و ڕاو بۆچوونی خەڵکەکەی خۆیانەکەن. کاتێکە ئەبینن لە وڵاتانی خۆیانە خەڵکەکەیان بە تونی دژی کۆماری ئیسلامی دژی داپلۆنووسینی کۆماری ئیسلامی و بەگیان و دڵ لەگەڵ خەڵکی ئازادی خواز و پێشکەوتووی ئێرانان ئەوانیش تەواوی تەلاشی خۆیانەکەن کە بە جۆرە لە جۆرەکان ئەمە بخۆزنەوە چون لە انتخابات و هەڵبژاردنەکانی ئەم وڵاتانە ئەمان پێویستیان بە شەقامی خۆیانە. سیاستێکە گرتنە بەرکە ئەو سیاسەتە بە سوودیان بێ لە انتخابات و هەڵبژاردنەکانی خۆیانە زەربەی لێ نەبینن. ئێستا بەخۆشیەوە ئەم فەزال لەبارە کە لە وڵاتانی گەورەی دنیا دژی جمهوری ئیسلامین بە سوودی خەڵکی ئێرانن. جا بەپێی ئەوە هەنگاو بە هەنگاو تەلاشەکەن بۆ ئەوەی کە جمهوری ئیسلامی دیارە کارتەکانیان بەجارێ ئیسفادە لێ ناکەن کارتەکانیان بەجارێ ناخەنە سەرمێز بەڵام هەنگاو بە هەنگاو بتوانن ئەو کارەکەن. یەکشت لەبیرتان نەچێ یادەوەری بکەم هاوڕێ ئازاد کاتیان بۆمان تەرخان کردووە هاوڕێیانی بەخشی کۆنتڕۆڵ چون کاتمان زۆر بە پێڕۆچوو ئەتوانن بە تەواوەتی جوابی پرسیارەکە بدەنەوە. زۆر سپاس کادووکی باش بوو. من مادام کاتەکەمان هەیە من ئەچمەوە دواوە تۆزەکەەوە دوایەوەی لە مێژوو لە 44 و پێش انقلابی 57 لە حقیقەتە ئەمان بۆ خۆیان بە پرۆژەیەکی زۆر مهم بۆ خۆیان جمهوری ئیسلامیان کردەوە. لەبیرتان بێ کاتی خۆی ژەنەرال هایزەر لەلایەن ئەمریکا وڵاتانی غەربەوە وەکو نوێنەری ئەمریکا معاونی ناتۆ نێردرا لە ئێرانە تایبەتی بە ئەرتەشیان وت کە لە ئیمڕۆ بەدواوە لە بازرگان و لە خۆمێنی پەیرەوی بکە لە شای ئێران پەیرەوی مەکەن و هەر ئەوە بۆ باسەوەی لە ئەرزی چەند ڕۆژە شای ئێرانی بەجێهێشت یانە لە حقیقەتە ئەمان خۆیان بۆ ئامادە کرد بوو. جمهوری ئیسلامی کێ بوو چی بوو بۆچی ئەمان هاتن جمهوری ئیسلامیان هێنایە سەرکار لە حقیقەتە زۆر فاکتوری جۆر بە جۆر دەستیدا بوو بەدەستێکەوە کە وجودی دەوڵەتێ حاکمیەتێک مافیایەکی ئفراتی مەسهەبی لەو کاتە خێر و بەرەکەتێکی زۆر گەورەی بۆ ئەمریکا وڵاتانی غەربی. یەکەم شتیان ئەوە بوو کە لە بەرامبەر کۆمونیزم و لە بەرامبەر جریانی شەڕی ساردا لەو کاتە ئەمان پێویستیان بە بنیادگەرایی مەسهەبی بوو لە ناوچەکە و لە ناوچەی خاوەرمیانە و ئەوانە بۆ دژایەتی لەگەڵ رووسیا و کۆمونیست و ئەوانە بخۆیان پێویستیان بۆ هێنا هەبوو کە بنیادگەرایی مەسهەبی چ لە ئەفغانستان و چ لە ئێران و چ لە شوێنەکانی دیکە هەزینەهای گەزافیان بۆ ئەوە خەرج کرد کەوا بوو لێرە دوو سێ لایەنی باشی بۆیان هەبوو. یەکەم ئەوە باسمان کرد دووهەم بۆ جێخستنی ئیسرائیل تا ئەو کاتە ئیسرائیل زمانێک لە خومێنی و جمهوری ئیسلامی هاتنە سەرکار ئیسرائیل تقریباً 32 ساڵی عمری بوو. هیچ دەوڵەتێکی موسڵمان و عەرەب و ناوچەکە و هاوساکانی نەتەنیا لەگەڵی دۆستایەتیان نەبوو بەڵکو لە شەڕێکی تەناتەن و سەنگەر بە سەنگەر هابوون لەگەڵی. جمهوری ئیسلامی هات بە دوو سێ شێوە ئەو شەڕەی کۆتایی پێهێناوە ئیسرائیلی تەسبیت کرد لە ڕاستیە. یەکەم مەعموریەتی جمهوری ئیسلامی ئەو بوو کە ئیسرائیل تەسبیت کە دوو دانە شعاری هێناوە پێشەوە کە هەردوو شعارەکە گەر چاوڵەکەی ئەڵەی نۆڵۆفازی بەرقە لە یەک تارسیمەوە ڕەدیکەی مەرگ بەر ئەمریکا و مەرگ بەر ئیسرائیل و مەرگ بەر ئینگلیز لەو لایشەوە سنووری انقلابی ئیسلامی. ئەگەر ئێمە چاو لێ بکەین بۆ هەر یەک لەم دوو دانە شعارە ئەبێ مەسەلەن ئەگەر بیاوێ سنووری انقلابی ئیسلامی کە خۆ سنووری انقلابی ئیسلامی بوو کوبان ناکە بۆ وڵاتانی موسڵمانی سنی و ناوچەکەی کرد. بەپێی ئەوە ئەگەر بیاوێ انقلابی ئیسلامی نەوعی شیعە بکە بۆ وڵاتانی دەوروبەری خۆی و وڵاتە موسڵمانەکان دەپێویستی بە پشتیوانی غەربە پێویستی پشتیوانی ئەمریکا و ئیسرائیل و ئینگلیز و وڵاتانی دیکەیە.
بە شعاری مرگ بەر ئەمریکا خۆ ئەو پشتیوانی لێ ناکەن چون ئەمڵێ من لە ناوتانە بم تێکەوا بێ پشتیوانی لێ ناکەن سوودی ئینقلابی ئیسلامیەکەی بکات ئەی لەو لاشەوە ئەگەر گەرەکی بێ ئەمریکا لە ناوبەرێ ئیسرائیل لە ناوبەرێ غەرب لە ناوبەرێ پێویستی بەناوی بخۆی لە من ڕەهبەری جەهانی ئیسلامە وەکو ڕەهبەری جەهانی ئیسلام ئایا ئەگەر بیەوێ بێژە من سودوری ئینقلابی لەو ئیشی ئاکەم بوو ئێوە وڵاتەکانتان لە دەست ئەسێن و ئیخمە دەسەودارەکانی خۆم تێکەوا بێ ئەمان دۆسایەتی ناکەن دەی هێزێکی نییە قدرەتێکی نییە پشتیوانێکی نییە کە بچێتە شەڕی ئەمریکا و ئیسرائیل و غەربەوە دەی بەم حسابە ئەم دوودانە شعارەکەن کە خودی غەرب و لەسەر و هەمێنە ئەمریکا لە کاتی خۆیان دای بە جمهوری ئیسلامی و بە خومینی کە بەم شەرت و شروطە وەبچنە سەردەوە بەم شەرت و شروطە وەبچن دەسەڵاتی ئێرانە بگرین بەسەوە سوودهای گەورە و خێرەبەرەکەتی گەورە بۆ من دەبستە ئیسرائیلم بۆ جێ بخەن دوژمنانی ئیسرائیل کەنە دوژمنی خۆتان و ئەو کاتە دوژمنانی ئیسرائیل دەوێتە دۆستیان دوژمنی دۆستەکەم دۆستی منە بەم پێیە ئێمە ناتوانین بڵێن بەنامڕێزێکی زۆر دەقیق کار و کرا و تەنزیم جمهوری ئیسلامیان هاوسەردانێت لە خاستەکانی جمهوری ئیسلامی ئەوە بووکە لەم شەڕ و مەعرەکەی کە لە خاوەرمیانە دروستی کردووە بە درێژایی 43 ساڵی گوزەشتە منبعێکی گەورەی فرۆشی تەسلیحات بووە ڕۆژانە و بە تەوری منەزم ئەمریکا تەسلیحاتی خۆی فرۆشتووە بە میلیارد ساڵانە و ڕۆژانە تەسلیحاتی خۆی فرۆشتووە بازارێکی هەرە گەرمی بووە جا لەم پەیوەندا جمهوری ئیسلامی خاصیەتای زۆری بۆیان بووە خێرەبەرەکەتای گەورەی بۆیان بووە بەپێی ئەوە ئەمان هیچ وەختێک نانویستووە جمهوری ئیسلامی لە ناوبەرن بەڵام لە حقیقەتە جمهوری ئیسلامی لە ساڵانی دواییە خەتە سوورەکەی بەزاند ئەو خەتە سوورەی کە جمهوری ئیسلامی لەسەر پێڕاگرت بووە ئەوان هێشتا خێریان لێ ئەبینی جمهوری ئیسلامی بەرەبەرە بە پرۆژەی ئەتۆم و بە مەجموعەی حرەکەتای دیکەوە باوەڕی بەخۆی کرد کە ئەبەردانە لە ئەبەر قودرەتەکانی دنیا ئەبێت بەرەبەرە ئەو ئومیدەی وڵاتانی دیکەی لە ناوبرد لە هەمووی مهمتر ئەوە بوو کە خۆ ئەیانتوانی جمهوری ئیسلامی ئەیتوانی بە ساخت و پاختی جۆر بە جۆر دڵی ئەمان بەدەست بێنێ سیاسەتمەداران و دەوڵەتا و ئەحزابی غەربی دڵیان بەدەست بێنێت و جمهوری ئیسلامیش هەر وەکو جاران وڵاتانی غەربی بدات بەڵام لە کاتەکەمان زۆر کەمە یەک لە شۆڕشی ژینا تەواوی ئەو شتانەی ئەو ڕسانەی لێن کرد بەخوری و ئێستا وڵاتانی غەربیش نە لە بەرچاوی جوانی خەڵکی ئێران نەبەر لە بەرچاوی حقوقی بەشەر لە بەرچاوی شەقامی خۆیان کە لەگەڵ یان نییە گەر بێت و لەگەڵ جمهوری ئیسلامی ڕێک بکەون شەقامەکانی خۆیان لەدەستەدا بەڵێ زۆر سپاستانەکەم سپاسی هاوڕێ ئازادی مەلێ و هاوڕێ فەرشیدی غەفارنژاد کە بەشدار بوون لە نێو بەرنامەکەیە کات نەماوە کە زیاتر لێ جوانکەین زۆر سپاس بۆ بەشداریتان منیش سپاستانەکەم دەستان خۆش بێت هیوادارم سەرکەوتوو بن یەک دنیا سپاس و ماندوونە بن دەستان خۆش بێ و سپاس بوو ئێوە بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر سپاس بەڵێ بینەرانی خۆشەوی زۆر سپاستانەکەم کە بینەرمان بوون بە داوای لێبوردن لە بینەرانی خۆشەویست و لە میوانانیش هیوادارین لە داهاتوودا بتوانین دووبارە کەڵکیان لێوە بگرین و دووبارە بتوان بەشدار بنە و بینەرێکی خۆشەویستمان لە شاری سەقزەوە پەیامێکی بۆمان هەناردووە دەخەکەی فارسیە بۆتانی دەخوێنمەوە سلام درود فراوان بر مهمانان تلویزیون کۆمەڵی و مجری برنامه دوستان عزیز فعالین خوشنام کارگری در طول تاریخ کارگری کردستان و ایران هزینه زندان اعدام و با پرونده سازی زیادی روبرو شدند و نگذاشتند تشکل سازی بکنند هرچند اگر تشکلاتی هم بوده همیشه مورد یورش پلیس امنیت و اطلاعات بوده خیلی از شهرهای خوشنام چند سال پیش اقدام کردند برای تشکل سرتاسری که ظرفی باشه برای طبقه کارگر اما متاسفانه پشتیبانی نشد نه تنها نشد مخالفاتی هم ایجاد شد اما کومله و حزب کمونیست ایران صاحب بیش از 2000 جانباخته و اعدامی و زندانی بوده و میان این جانباختگان 70 نفرشان زنان بودند الان در این شرایط انقلابی از تمام نیروهای کومله به هر دلایلی در اون تشکیلات نیستند پناهنده کشورهای اروپایی شدن دعوت میکنیم بیان در تلویزیون کومله هر کدوم به توانی خودشون دفاع از طبقه کارگر کنند سازماندهی در این شرایط انقلابی وظیفه تک تک ما هست چون از همان روز اول مهمانان برنامه شاهد هستند که این نیروی عظیم کومله پرچمدار
پرچەمداری سۆسیالیست و کۆمۆنیست بووێ زنده با سۆسیالیزم لە شارە خۆشەویستەکەی سەقزەوە دەستی خۆش پێیان بینەرە خۆشەویستەمان بۆ پەیامەکەی وەسپاس بۆ ئێوەشکا بینەرمان بوون ماڵەوە.